ماوەی 3 ساڵە 72 شوقەی نیشتەجێبوون لە سەنتەری قەزای چۆمان لەلایەن وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوونی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کراون لەگەڵەوەی زیاتر لە 97% کارەکانی تەواو بووە. تەنها ڕاکێشانی ئاو و کارەبا ماوە، بەڵام کارکردن لەو پرۆژەیە وەستاوە و ژمارەیەکی زۆری کرێنشینان و کەسوکاری سەربەرزی شەهیدانیش لە چاوەڕوانی پێدانی ئەو شوێنە نیشتەجێبوونانن. ئەو پرۆژەیە 72 نیشتەجێبوون لە خۆگرێت کە بودجەکەی لەلایەن وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێبوون بۆ تەرخان کراوە، وەلی ئێستا دەتوانم بڵێم لە ڕووی بیناوە پرۆژەکە تاو بۆ، بەڵام لە ڕووی پرۆژە خزمەتگوزاریەکانی تر وەک ڕێگاوبان و ئاوڕۆ و کارەبا تاوانە بۆ ئەویش بەهۆی ئەو کێشەدارایی کە هاتوۆتە پێش بۆ 72 لە ڕێگەی فۆرمێکی تایبەت دابەژەکرێت بەسەر کرێچی و کەم دەرامەتەکان. وەلی ئێستا دەتوانم بڵێم ڕێژەی کرێچی زۆر زیاتر لە قازەکەمان لەو چەندیەکەی کە هەیە، بە ئومێدیەوەین کە لە ئایندێکی نزیکدا بتوانین چەندیەکەیش کە دروست بکەین تاکو کێشەی کرێچی لە قەزاکەمان چارەسەر بکەین. تێچووی ئەو پرۆژەیە زیاتر لە 4 ملیار دینار بووە، لەگەڵەوەی زۆربەی کارەکانی تەواو کراوە کە بڕیار بوو ساڵی 2014 ئەو ژمارە شوقەیە بدرێت بە کەسانی پێویست لە کرێنشینان، کەچی ئێستا و پرۆژە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان پشتگوێ خراوە. بەهۆی قەیرانی داراییەوە بەشێک لە خزمەتگوزاریەکانی ناو شوقەکان ماوە تا ئێستا تەواو نەکراوە و چاوەڕوان دەکەین کە وەزارەتی ئاوەدانکردنەوە کە لەلایەن وەزارەتی ئاوەدانکردنەوە جێبەجێ دەکرێن ئەو خزمەتگوزاریانەی تر جێبەجێ بکات، هەرچەندە بەهۆی قەیرانی داراییەوە ئەو خزمەتگوزاریانە وەستاوە، ئەو پرۆژانە وەستاوە، بەڵام چاوەڕوان دەکەین کە ڕێگە چارەیەک بۆی بدۆزرێتەوە بۆی بتوانرێت خزمەتگوزاریەکان چارەسەر بکرێت. لەگەڵ هاتنی قەیرانی دارایی تەواوی پرۆژە خزمەتگوزاریەکان لە کەرتی گشتی و کەرتی تایبەتی وەستاون، ئەمەش کاریگەری زۆری کردوتە سەر زەحمەتی ژیانی هاوڵاتیان، بە تایبەتی کرێنشینان. ئەنجامدانی پرۆژەیەکی لەو جۆرە لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هیوا بەخش بوو بۆ ئەو کەسانەی لە خانووی کرێدا بوون، بۆیە لە ئێستادا لە چاوەڕوانی تەواوبوون و دابەشکردنی ئەو 72 شوقەیان کە لە چۆمان دروست کراون و بەشی هەرە زۆری کارەکانیشیان تەواو کراوە. زیاتر لە 70 شوقەی شوێن نیشتەجێبوون لە سەنتەری قەزای چۆمان دروست کراوە و کارەکانیشی تەواو بووە، بەڵام تا ئێستا ئەو شوقانە بەسەر کەسوکاری شەهیدان و کرێنشینان دابەش نەکراوە. ئەمەش گلەی زۆری لای هاوڵاتیان و دانیشتوانی ئەو ناوچەیە دروست کردووە. اسماعیل عوسمان، کورسات نیوز، قەزای چۆمان.